سلااوان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەها کە ئاگادارن ڕۆژی 22 خەرمانان مەسا ئەمینی تەمەن 22 ساڵ و خەڵکی شاری سەقز بە بیانووی بێحجابی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادی تارانەوە درایە بەر ئەشکەنجە و لێدانەوە کە بەهۆیەوە تووشی جەڵدەی مێشک بوو و پاش چەند ڕۆژ چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەی کەسرای تاران بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستاوە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێ ئەسعەدی ڕۆستەمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە ڕێگەی ئسکایپەوە لە بەرنامەکەمان بەشدار بێ. فەرموون تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێ ئەسعەد زۆر بەخێر بن بۆ ئەم بەرنامەیە و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەگەرەکرێ دوای زانیاریەکان سەبارەت بەم ڕووداوە باسکەن بۆمان. سڵامەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. وەک ئاگادارن لە ڕۆژانی ڕابردووە گەشتی ئێرشاد یان هەمان هێزێکی سەرکوتگەر کە ڕژیم بە میزانێکی زۆر هەزینەیان بۆ کات کە لەسەر شەقامەکان بستنەوە لە سەرەتاییترین و خصوصیترین ئەمری خەڵکە دەخاڵەتی بێجێ بکەن و ئاتەش بە اختیاریان بکەن کە بە کەیفی خۆیان هێرشکەنە سەر جوانان و هێرشکەنە سەر منداڵی خەڵک و بەو شێوەیەی کە بەو شێوە کە بینیمان چۆن مەحسای ئەمینی خۆشەویست وە بە شێوەیە گیانی لەدەستاوە بە شێوەیە هێرشیان کردە سەری کە بووە بەهۆی گیان لەدەستانی کارێکیان کرد کە کۆمەڵانی خەڵکی ناڕازی و تووڕە لە کوردستان و بەشێک لە شارەکانی ئێران هەرچی زیاتر تووڕە بن بەدەست ئەم کردەوە قیزەونەی عاملینی ڕژیمەوە کە لەژێر ناوی گەشتی ئێرشادا ئەنجامیاندا. دوا بە دوای گیان لە دەستانی مەحسای ئەمینیدا بینیمان کە ڕژیم هەوڵیدا کە تەرمی ئەو ئازیزە لە بێدەنگیە و بە هەڕەشەکردن لە بنەماڵەکەی و کەسانی نزیکی ئەو وەکو باقی گیانبەختکردوانی مبارزەی ڕۆژانەی خەڵک لە ناو کۆمەلگا لە دژی کۆماری ئیسلامی لە ناوەخت و نیوەشەوە بە خاک بسپێرێ و لە بێدەنگیا ڕای بگرێت. بەڵام ئەمە لە لایەن کۆمەڵانی خەڵکی کوردستان و بنەماڵەی ئەو ئازیزە و قبول نەکرا و بە شێوەیەکی بەرین وەک بینیمان لە ڕاگەیاندنەکانە بەشداریان کرد لە بە خاکسپاردن و بەڕێکردنی تەرمی ئەو ئازیزەدا. هاوکات لەگەڵ مەراسمی خاکسپاری لە شاری سەقز لە بەشێکی تر لە شارەکانی کوردستان بە تایبەت لە شاری سنەی خۆڕاگر و سوور بینیمان کە خەڵکاتنە سەر شەقامەکان ناڕەزایەتیان بەدام و دەستگای سەرکوت و خەفەقانی کۆماری ئیسلامی دەربڕی و لە بەرامبەردا ڕژیم هێرشی کردە سەر ئەو خەڵکە و بە کەڵکوەرگردن لە گۆپاڵ بەدەستەکانی و بە کەڵکوەرگردن لە هێزت لە ئاتی و ئەمنیەتیەکانی هەوڵیاندا کە خەڵک بنێنەوە ماڵەکانیان کە نەک نەیانتوانی بەڵکو تیا شکستیشیان خوارد و ژمارەیەکی زۆر لە خەڵک هەروەها لە شاری سەقز دوا بە دوای بە خاکسپاردنی مەحسای ئەمینیدا ڕویان لە شەقامەکانی شاری سەقز کرد و بەدانی شوعارگەلی ڕادیکاڵ و بەدانی شوعارگەلێک کە ناڕەزایەتی خۆیان بەرانبەر بەم کردەوە قیزەوەنەی ڕژیم و هەروەها ئەو شتانەی کە گەشتی ئێرشادیان بۆی تێر کردووە کە بێت هێرش کاتە سەر خەڵک ناڕەزایەتیان دەربڕی کە لە بەرامبەردا کۆماری ئیسلامی هێرشی کردە سەر خەڵک و جوانێکی تر بەناوکیانی درەخشان دوای برینداربوونێکی سەخت کە لە ڕێگای تەقەی ڕاستەوە خۆی هێزەکانی ڕژیمەوە بوو بەداخەوە ئەویش گیانی لەدەستا. لە شاری سنە و لە شاری سەقز کۆمەڵێکی بەرچاو کە هێشتا ئامارەکانی بۆمان دەرنەکەوتووە بەڕاستی لە خەڵک گیراون و ڕەوانەی بازداشتگاکانی دارێت لە عات کراون. ئەمانە هەمووی ڕوتێکە لە ناڕەزایەتی خەڵک لە کوردستان. لەلایەکی ترەوە لە بەشێکی تر لە شارەکانی ئێران بەتایبەت لە تاران خەڵک ناڕەزایەتیان دەربڕیوە و هەموو ئەو لایەنانە هەموو ئەو بەسلاح کۆڕ و کۆمەڵانەی کە توانیویانە و ئەم جنایەتیان بە کردەوەیکی قیزەون و ناشرین لەلایەن کۆماری ئیسلامیەوە زانیوە محکومیان کردووە و هەتاکو ئێستەیش خەڵک لە ناڕەزایەتی هەر بەردەوامن. بەڵێ هاوڕێ ئەسعەد هەروەها کە ئاگاداران کۆمەڵە بانگەوازێکی لەم بارەوە دەرکرد و داوای لە خەڵکی کوردستان کردووە سەبارەت بەم ڕووداوە بێدەنگ نەمن و
کە لە ڕۆژی دووشەمە کە 28 خەرمانانە مانگرتنی گشتی ڕاگەیاندووە. ئێوە پەیامتان ڕوو بە خەڵکی کوردستان چییە لەم بارەوە؟ بەڵێ دیارە مانگرتن درێژەی خەباتێکی بەردەوامی خەڵک بووە کە بە درێژایی زیاتر لە 4 دەیە بەرامبەر بە کردەوەکانی کۆماری ئیسلامی لەبەریان گرتووە. مانگرتن بەشێکی گیانەکراوە لە خەباتی خەڵک بووە کە هەمیشە بۆ نیشاندانی تووڕەیی و قین و نفرەتی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی نیشانیان داوە و بەڕێوەبردننی و بەڕێوچوونی سەرکەوتوانەی چەندین مانگرتن لە ساڵانی ڕابردووە نیشانی داوە کە خەباتی خەڵک لە سەر شەقام، خەباتی خەڵک لە کاتی مانگرتن و خەباتی خەڵک لە جەریانی ژیانی ڕۆژمەڕەی خۆیاندا بە بەردەوامی بەرەو پێش ئەڕوات و تەسیراتی مثبەت خۆی ئەبێت. من پێم باشە ئاماژە بە یەک شت بکەم، ئەویش ئەوەیە کە بۆچی مانگرتن، بۆچی ئێمە بە داوا لە خەڵکی شۆڕشگێر و قارمانی کوردستانەکەین کە لە ڕۆژی دووشەمەدا لە ماڵەکانیان بمێننەوە نەڕۆنە سەر کارەکانیان، و بۆچی دەڵێن کە مەچنە سەر شەقامەکان لەو ڕۆژە. ئەمە بەمانای کۆتایی هاتنی مبارزەی ئێمە، ئەمە بەمانای کۆتایی هاتنی خەباتی ئێمە لە دژی کردەوەکانی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو ئێمە ئەمانەوێت لەو ڕۆژە بە کۆماری ئیسلامی بڵین کە خەڵکی کوردستان یەکپارچە و متحد لە بەرامبەر ئەم جنایەتانە کە تۆ بەڕێوەی ئەبەیت لە ڕۆژێکی وەک ڕۆژی دووشەممە کە ئەو مانگرتنە بەڕێوە ئەچێت بە هەزینەیەکی کەم گەورەترین دەستکەوتی خۆمان بەدەستەهێنین و هاوکات ئەمە مانگرتنێک نییە بە خەڵک بڵین بڕۆنە ماڵەوە دانیشتنی تری چێمەکەن، بەڵکو ئەم مانگرتنە ئامانجی هەیە، ئامانجی ئەوەی هەیە کە ئیتر هیچ کەسێک بۆی نییە بەر بە خەڵک بگرێوە لەسەر سەرەتایی ترین مافی خۆی پێ بڵێ بۆچی تاڵێک لە قشتا لە دەرەوە پەستۆ مەحکومی بە مردن. ئەمە مانگرتنێکە کە خەڵک بە دروشمی ئازادی پۆشینی جلۆبەرگەوە، بە دروشمی لەغۆ نازانم لە ناوبردنی ئۆرگانێکی سەرکوتگەر وەکو گەشتی ئێرشاد و ئەمر بمەعروف و نەهی ئەز مونکر و ئاتەش بە اختیار و ئەمانە دەبێ هەڵبوەشێنەوە و ئۆرگانهای وە نەمێنن. ئەمە مانگرتنێکە کە خەڵکی یەکپارچە بە کۆماری ئیسلامی دەڵێن ئەرێ ئێمە معتەرزین بە سیستەمی تۆ، معتەرزین بەمانەوەی تۆ و بەم شێوەیە یەکپارچە خەباتی خۆمان بەرامبەر بە ڕژیمی تۆ نیشان دەین. من لێرەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم، داوا لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە هەل لە ئەمڕۆ ئەبن بە دایک و باوک هەتا ئەوانەیە کە چەندین منداڵیان هەیە، بەرپرسایەتی و مەسئولیەتمان لە مقابل گیان لە دەستانی مەحسا ئەمینی، کیان درەخشان و سەدان و هەزاران ڕۆڵێتری خەڵکی کوردستان و ئێراندا کە کۆماری ئیسلامی بەو شێوەیە و بە بێڕەحمانەترین شێوەی ممکن حەقی ژیانی لیان سندەوە و گیانی لیان سند بێمەسئولیەت دانەنیشین. دەبێ هەمومان پێمان وابێ ئەرێ ئەوانە ڕۆڵەی ئێمن کە لە دەستیانمان داوە، مەسئولیەتمان لە مقابل ڕۆڵەکانمانە بە کۆماری ئیسلامی ئەڵێت کە دەستبردن بۆ جوانان، دەستبردن بۆ خصوصیترین ئەمری ئەوان کە پۆششی ئەوانە بڤەیە ئیتر هەر قوڵە پاسدارێک و هەر جنایەتکارێکی گەشتی ئێرشاد نەوێرێت بە ڕەحەتی ئیجازە بەخۆی بدات کە دەست کچێکی جوان بگرێت، سوار ماشینێکی کات، جواب خانەوادەگەی نەداتەوە و تا حدێک ئەشکەنجێ بدات کە بەو شێوە مەزلومانەیە گیان لەدەست بدات. گەرەکمە بێژم بە خەڵکی کوردستان داواتان لێکەم بۆ بەڕێوەبردننی ئەم مەسئولیەتە گەورەیە وەکو هەمیشە قۆڵکەنە ناو قۆڵیەکە، پشت بەنە پشتی یەک
و لە مانگرتنێکی گشتی سەرکەوتوانەدا بە ڕژیمی کۆماری ئیسلامی بڵێن کە کوردستان نرکەی خەباتی بەردەوامی زیاتر لە چ لەیە لە دژی ارتجاع و دواکەوتووی و کۆنەپەرستی و بەم شێوەیە خەباتی خۆتان لە ڕۆژی دووشەممە هەرچی زیاتر ڕەنگین بکەن و لە داهاتووە خەبات و مبارزەی ئێمە لە شێوەکان ترە و لە ڕێگەکان ترە و بەردەوام ئەبێت هەتا سەرکەوتنمان بەسەر ئەم ڕژیمە ارتجاعی و دواکەوتوانەیە. هیوادارم کە ئەم مانگرتنە بە باشترین شێوە سەر بگرێت و لە کۆتاییشە جارێکی تر بە بنەماڵەی گیانبەختکردوان کیانی درەخشان و مەحسا ئەمینی کە بوون بە ڕەمزی خەبات و یەکگرتنی خەڵکی کوردستان بۆ جارێکی تر لە مقابڵ ڕژیمی کۆماری ئیسلامیە تەسلیەت بێژم و خۆم بە بەشداری غەمی بنەماڵەکانیان و ئازیزانیان نەزانم. بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئەسعەد بۆ ئامادەبوونت. من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسێکەیە کە گەرەکتان بێ باسیکەن فەرموو. من لە کۆتاییە جارێکی تر داواکەم لە خەڵکە ئەم خەباتە بە سەرکەوتن بگەینین بەیەکەوە و هەروەها داوا لە هەموو لاوان و هەموو ئەو کەسانەی کە لە شارە جۆر بە جۆرەکانی کوردستانە ئێستا هەنوە ئەم ڤیدیۆ ئەبینن ئەم وتوێژە ئەبینن داوایان لەکەم کە لە ڕۆژی بەڕێوچوونی مانگرتنی گشتی لە کوردستاندا لەو ڕێگەگەلەو کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران دایناوە بەیان پەیامەکانی خۆیان گزارشاتی خۆیان بۆ ئێمە بنێرن کە ئێمە بتوانین شارەکانی تر لە چۆنیەتی بەڕێوچوونی مانگرتنی گشتی ئاگادار بکەین و تەلەڤیزیۆنی کۆمەڵە بێت بە ڕاگەیاندنێک بۆ بەرەو پێشبردننی اعتسابێکی گەورە لە دژی جنایەتکارانی کۆماری ئیسلامی. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵاوەی کە بینیتان و توێژێک بوو لەگەڵ هاوڕێسەتی ڕۆستەمی ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە. سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێش.